بەڵێ خۆشەویستان دووبارە سڵاوتان لەبێت و ئەمە بەردەوام ئەبین هەروەکو هاوکاریشم سەحر ئاماژەی پێکردلەوەی کە درامای باڵەخانە یەکێک بوو لەو درامانەی کە بۆ ماوەی 12 ڕۆژ بە درێژایی مانگی ڕەمەزان لە شاشە جوانەکەی کورساتەوە پەخش ئەکرا کە ئەم درامایە کۆمەڵێک چیرۆکی تیا بوو کە توانێت بڵێن هەندێکی لەگەڵ ڕاستی و واقعی ئێستەی کۆمەڵگەی کوردیە ئەگونجێت و اینجا ئەمڕۆ ئەمانەوێت باسێک لە دراماکە بکەین باسێک لە ڕیکۆردەکانی پشتی دراما بکەین و با میوانداری دوو ئەکتەر کە لە دراماکە بەشدار بوون لە دراماکە سەما و میران بوو کاراکتەرەکەیان ئەوانی هەردوو بەڕێز کاک بێساران و خاتو کاڵێ کەسە بە خۆشحاڵیەوە لامان میوانن ساڵتان لەبێت بەخێر بێن بڵێن سەما و میرانیان بڵێن بێساران و کاڵێ بڵێ میران و سەما بەڵی خۆتان بەدڵی خۆتان ئێستا کاڵێخان لانێ بینەرانمان بڵند لە خۆی ئەچێ بەڵام کاک بەخوا تۆ هەر زۆر بناڵبووت لەوێت پێشتوتە من لە ئیشەکانی ترە یعنی کە فۆرمی و کارکتەرە وەرەگری پێویستە ئەکتەر یعنی ببێ بە کارکتەرەکە ئەو ڕۆڵی کە بەرجەستەیەکە نمایشی خۆی نەکا خودی خۆی هەر خۆی بێت لەگەڵ دەرهێنەرا و مناقەشەکردن و تر لەگەڵ مایکەپا بڕیاری ئەویان ناکە فۆرمی ئەم کارکتەرە ڕیشی نەبێت و قژی لول بێت و قژەکە بە ئاسانی لول کرا ئەنجا زۆر فەقیر و داماویش بێ خۆمونە فەقیر و داما و نیم لە تەمەنیشا مناڵ کردبوویتەوە کاک بێسا مناڵ بەڵێ مناڵ بۆی بۆ تەلەڤیزیۆن زانکۆ بشێت بەڵێ زۆر باش کردبووێن کێ کاری میکەپەکەی کردبوو ئیشی میکەپەکەتان کێ بوو خاتون نەرمین ئەی دەستی خۆش بێ دەستان خۆش بێ خاتو کاڵێ با باسێک لە ئەزمون کەین لەم کارکردنەکە بەشدار بووی لە درامای باڵەخانە درامای باڵەخانە تەمان ئەزمونێکی زۆر جوان بوو بۆ من چکە کۆمەڵ ئەکتەری بە ئەزمون تیا بەشدار بوون و لە چاو ئیشەکانی پێشوومە فیلمی درێژ و شۆرت فیلم و ئەوانە بۆ من ئەزمونی ئەم درامایە بۆ مەودای کارکتەرەکەم باشتر بوو بەرزی و نزمی تیا بوو ئەتوانم بڵێم تا ڕادەیەک توانیمە توانای نەوەندنی خۆم باشتر بەرجەستەکەم جوانتر کە بیکەمە ناو خەڵکەوە بۆ من زۆر جێی دڵخۆشی بوو لەگەڵ هەر یەک لە ئەکتەرەکان و لە ستافی پشتی کامێرە چونکە هەموو کرو و کاستەکە بەڕاستی لەم ئیشەیە جیاواز لە هەموو ئیشەکانی تر زۆر وزەیەکی ئەرێنی جوانیان هەبوو ینی زۆر زیاتر لە هەمووی وزەی ئەدا پێتان تەبان ئێمە بۆ کاستەکە وەکو مامۆستا شەماڵ زۆر وزەیەکی جوانە لە هەر ئیشەکە بێت چونکە من زۆر بەرکەوتنیشم لەگەڵ هەم بێساران هەمیش چی بووین لەگەڵ مامۆستا شەماڵا زۆر بەرکەوتنم هەبوو زۆر گوزەم لێ وەرەگرتن بەڕاستی هەر بمێنێت ئینشەڵڵا ئێوە شەر سەرکەوتوو بن جا باست کرد وتت کە ئەزمونێکی جیاواز بووە کاملتر بۆ ئەزمونەکە پێمان بڵێ لە سەما چی لەوانەیە زۆر بۆ تۆ وای کرد پێوەی هیلاوی تا ئەو شتە بتوانیت بە دڵی خۆت دەری بهێنی چه بەشێک لە کارکتەری سەما طبعا کارکتەری سەما کچێکی زۆر بەهێزە ئەو لای من خاڵێکی زۆر گرنگ بوو بۆ ئیشکردن لەسەر و کارکتەرە سەرڕای هەموو کێشەی خێزانی و سۆزداری و ئەو کێشە کۆمەڵایەتی کە هەیەە کچێکی بەهێز بوو هێشتا لە خەمی ئەو کێشەیە بوو کە دراماکەی بە دەورە ئاسوڕایەوە دوجار کێشەی دراماکەمان ڕاستە کێشەی سۆزداری هەبوو بەڵام کێشەیەکی تریش هەبوو کە ڕوخانی باڵەخانەکەیان بوو بۆ کردن بە باڵەخانێکی بازرگانی ئەنی لە هێشتا لە خەمی ئەو کێشەیە شابوو سەرڕای هەموو کێشەکانی ترکە لە بەسەرم کارکتەرە ئەهاتەوە بۆ من خاڵێکی زۆر بەهێز بوو باشە کاک بێساران ئەزمموی میران لەوەی کە خۆشت فتوتت زۆر کەساتێکی فەقیری هەبووە و لەبەر کە تەلەڤیزیۆن زانکۆ بووی لەوێ مناڵتر بووی باوکت لە دەستدا بوو بە ڕووداوێک لەوەی کە ڕووداوێکی زۆر ناخۆش بوو کە دوایی بۆ لایەنە سۆزاریەکەشت گەڕایەوە چۆن توانیت ئەم کاراکتەرە بەڕاستی وا بچیت یانی قوڵایی و لەوەی کە ئێمە هەست نەکەین ئەمە بێسارانە میرانە لە نێو دراماکەیە ماشەڵڵا خۆشی پڕ ئەنەرژیە کاک میران کاک بێساران بێساران لەبەرگی میرانە هەرەوە تۆزێک لەگەڵەوە تۆزە جیاوازی چۆن ئارامت کردەوە ئەو کەسایەتی من بۆ خۆم بە تەبیعەتی حاڵ زۆر فول ئینەرژی و بزێەوە جا لە ڕووی عەسەبیشەوە زۆر شتێکی خراپی منەوە کە زۆر تووڕەم یعنی بەڕاستی بەڵام زوو هەڵەچی درەنگ تووڕابم بەس کە تووڕابم بە کەڵک نایە بەکەڵک جان ئەڵێن گیانە خۆش بە ئەو کەسانە زووش هێورە بنەوە وایە زوو هێورە بمەوە دڵیشم زۆر پاکە دەی بکەم وەسفی خۆم من پێم وایە ئەکتەر بە هەموو ئەزمون و تەجروبەی خۆی بە هەموو بیر و هۆشی خۆی لە خزمەتی کارکتەرەکەیە بێ چی لە خزمەت کارکتەرە لە فۆرما ئەگە تۆ سمێڵێکدانە یا ڕیشدانە یا ڕیشەکەت لابێ یا سەرت سفرکەن توزانم برۆیەکت پێ لابن هەرچیەک بێ بە هەموو
وزەی خۆتەوە ئەو فۆرم زۆر گرنگە تۆ پێشەوەی کە تەنانەت دیالۆگێکیش بڵیت قسەیەکیش بکەی لە بەردەم کامێرەکە ئەوەی کە ئەدبینە بینە چاوە و فۆرمی تۆیە ئەنجا دوایەکەوێتە سەر ئیحساس و سەر ئەداکردنی حیوارەکان و ساتەوەختەکان کە تیا ئەژی لەبەرەوە بالفعل یعنی من کە پیان وتم کارکتەرەکەم ئاوای بمناقەشەم کرد و فۆرمی بەو شکڵەیە زۆر مرتاح بووم لەبەروی زۆر جیاوازتر بوو لە ئیشەکانی ترم من خۆم هەم لەم ژیانە بەم شکڵە یعنی بیرکردنەوەی خۆشم وەکو فەلسەفەیەک لەناو کارکتەر سازییا و لەناو ئەم جاروتومە ئەو شتێکە لە ژیانی بەردەم کامێرە و سەر شانۆ کە بەری ئەەکەم وەکو کارکتەرێکی تر من ئەزمونیەکەم ئەکرێ لە ژیانە شتە ئەزمون نەکەم بەوەیە تێ نەپەڕم بۆ چیرۆکەیە تێ نەپەڕم بەو جۆرە خۆشەویستیا تێ نەپەڕم بە جۆری خۆشەویستیا تێپەڕیم بە زۆر پەرڵێن یەکی چۆن ئەم دەستنەکردنە زۆر خۆشە چانس هەیە بۆ ئەکتەرەکان کە چێژ لەو کەشفە ببینن بەر ئەو شتە بکەون لەبەرەوە ئەو فۆرمی کارکتەرە جەزابتر بوو یارمەتی دەربوو زایدەن خۆشم زۆر یعنی باوەڕکە بەڕۆح ئەو کارکتەرم دروست کردو لەمە یعنی من ببوورە لە حیوارەکان جا من زۆر ئیزعاج و پیسم بوو ئیشکردن ترافکە سوور بوو بیسانە حیوارەکان مەوتەوە سەفەرێک فرمێز گاتە خوارەوە لەحزەی کە لەگەڵ خەرمانخانم ئەو نییە لەناو سیارەکەیە لە نازانم کوێەوەیە یەکێک لە پاڵما بوو لە ترافکەکەیە سێری کردمە چیم برادر بۆ ئەگری وازانێت چم کێشەیەکیە وڵای تێکاینی کردم مەسەکانم سڕی و ینی مەسەلەن تۆ بێ لەگەڵ یا بژیت بەڕاستی ویستم بڵێم یان لێت بپرسم چه دیمەنێکی باڵەخانە وای کرد کە بەڕاستی کارت تێ بکە ینی ئەو فرمێسکانە ئێوە ئەبێ بە قەوری خۆت لەگەڵی بڕۆن بەڕاستی خۆتان نەجاتی ئەو کەسەدا بێن بەڵام ئیتر ئەها وای لێ کردی لە دوای ئەو دیمەنەش هەر فرمێسکەکان دەستبەردارت نەبێن یان ئەو بێتاقەتیە هەر دەستبەردارت نەبێ تۆی بیناکردنی کارکتەرەکەی تۆ چۆن دەستی ئەگری و کارکتەرە وەکو مناڵێک چ لەختەیەکی بوو چ دیمەنێکی بوو ئەوە جوابیەوە ئێمەوە دەستی ئەگریت چۆن تۆ لە سەرەتاوە تاکو و کۆتایی ئەبێت تا بەرەو هەڕەمەکەی ئەبێت بەردەوام تۆ بێ بژی ئەو کارکتەرە لەگەڵیا و زۆر جار ئاوێتە ئەبێ لەگەڵتاوە زۆر جاریش کە ئەکتەرە گەورەکانی دنیا کە ڕۆڵێکە بینن دوای چەندین ماوە چەندین مانگ لەو کارکتەرەی هەرەمێنەوە لە تەسەڵفاتە لە قسەکردنا لە ئیحساسە بۆ منەوە لەحزەی کە چوونە داوای خانم و دایکی بەو شکڵە بوو کە دایکم دایکی ناسیەوە و چیرۆکەکە تێگەیشتن و کە هاتینەوە لەناو سیارەکەیە یعنی زۆر ناچراڵ زۆر سروشتیە و گریانە بەڕاستی زۆر گریان بۆ کارکتەرە خەریکە دڵم پڕەوێ بووی زۆر گوناح بوو زۆر یعنی ئەبووە تەسحیە چیرۆکێکە چیرۆکی ئەو نییە تاوانێک کە تاوانی ئەو نییە باجێکە بێبیا کە باجی ئەو نییە ئەویشکە ئینسانێکە کە خوێنی قوڵپەیە کە تەلەبەیەکی زانکۆیە کە بەڕاستی عاشق و خۆشەویستی ئەکات لەم سەردەمی تەکنەلۆژیا و سەروەت و سامانەیە تۆ بتوانێت عشقی بدۆزیتەوە زۆر قورسە لەگەڵ ڕێزمە کەی بینی شتەکان هەمووی بووە بە کلێنە زەمووی بووە بە ڕووکەشی کاتینەوە زۆر گریان بووی ینی هیچ فرمێسکێک و هیچ شتێک و ئینێکی سناعیمان بەکارێنە لەوەیە زۆر ینی توامۆ لە ناوە کارکتەرەیە تا چەند گرنگە لەوەی کە ئەم درامانە کە ئەکرێت ئێستا من بەشێکی وا بوو لەگەڵ واقعی کۆمەڵگەی ئێمە بە تەواوەتی گونجاو بوو ینی درامە تا چەند گرنگە کاتێک کە منێکی بینەر لە ماڵەوە سیری ئەەکەم و دانیشتم لەگەڵ خێزانەکەمە لەوەی کە بەڕاستی بڵم بەڵێ ئەمە پەنجەی قستۆتە سەر برینەکانی کۆمەڵگای ئێمە بەڵێ ئەمە ڕێک باسکردنە لە ژیان و حاڵی ئێمە نەکەندەجا دراماکان کە ئێمە سیری ئەەکەین ڕاستی ئەڵێن نا لە کوردستانە شتیوانێتان لە خێزانەکانی شاهێنە شتێبوونی نییە ڕاستە طبعا باشترین شت ئەوەیە کە لەگەڵ کللتور و کۆمەڵگەی خۆمان ناگونجاو بێت چون بەڕاستی کە وەکتۆ ئێمە لە ماڵەوە دانیشین ئەگەر شتەکە گونجاو نەبێ لەگەڵ واقعی کۆمەڵگەی ئێمە بینەر حەزی لە سیرکردنیشی نابێت کاتێ من حەزەکەم سیریکەم کە خۆمی تیا ببینەوە بەڵام بەڕاستی ئەمە کۆمەڵگەی ئێمەیان منم ڕەنگە کارکتەری سەما لە زۆر کەسی ترا یعنی لە زۆر کەسی لە ڕاستیە ئەو مەرجینە ڕێک ئەو کێشەی بەسەراهات بێ بەس بۆتە قوربانی بە جۆرێک لە جۆرەکان بە تایبەت بۆ کۆمەڵگەی ئێمە قوربانی زۆرە بۆ خانم کە لە مەسەلەی سۆزداریە گرنگە کە زۆر لەگەڵ کللتوری خۆمانە گونجاو بێ من هەر ئیشێکی شکایکەم ڕاستی سەرەتا کە سیناریۆکە ئاخوێنمەوە یەکەم شت خەیاڵم لای ئەوەیە کە و کارێک چەند بەگشتی بۆ کۆمەڵگەی ئێمە شیاو بێ و کارکتەرەکەشم تا ڕادەیەکی باش لەگەڵ کۆمەڵگەی ئێمە بگونجێ من دایم وتومە کێشەم لەگەڵ ئەوانیە کارکتەرێکی نێگەتیڤ بێ یا پۆزتیڤ بێت چون ئەگەر هەمومان کارکتەرە پۆزتیڤەکان بەرجەستەکەین نێگەتیڤەکان کێبن بەس ئەبێت گونجاو بێ لەگەڵ کۆمەڵگەی ئێمە ینی بەگشتی هەموو
هەم کارکتەرەکە و هەم کارەکە گونجاوی لەگەڵ کۆمەڵگەی خۆمانە. تا چەند لە کەشی ئیشەکەیە وا بوو کە بۆ منە خۆشتان بتوانم بۆ چونتان بڵێن بۆ نمونە بڵێ من وەکو سەماکە ئێستا ئەو کارکتەرم وەرگرتووە بۆ نمونە ئەمە بکەم باشترە ئەم دیالۆگە بڵێن باشترە. بە خۆشحاڵیەوە من سەرەتا کە سکریپتەکەم وەرگرت و خوێنمەوە یەکەم مەرجم لەگەڵ کاک دڵشادا سڵاوم هەیە بۆی زۆر دەستکراوە بوو لەگەڵمانە لەو مەسەلەی کە تۆ باسیەکەی وتم پێویستە کاکە هەنێ دیالۆگ هەیە زۆر وەکو دەقێکی شعری ئەنووسرێ بۆ نمونە ڕەنگە هەموو سیناریۆکان وسێت تۆزە دەقێکی شعری پێوە دیارە بکرێت ینی ژیان بکرێ بە بەریە زۆر ژیانیانەتر وەکو کەسێک لە ژیانی ئاسایی ئاخاتنێکی ڕۆژانە بە خۆشحاڵیەوە کاک دڵشاد زۆر لەوەیە دەستکراوە بوو لەگەڵمانە سپاس یەکەم کە بچوونی خۆمانی زۆر وەرەگرت بۆ کارکتەرەکە و بۆ بەگشتی بۆ ئیشەکانی تریژانی بۆچوونی لە هەر کەسمان وەرەگرت و دواتر خۆی بەپێی ئەوەی کە ئەزمموی خۆی هەیەی سوودی لێ بینەوە. منەیەشی تریش بڵێن ینی زۆر سپاس بۆ کاک دڵشاد بالفعل ینی دەرێنەری عاقڵ تیم وەرک بەڕاستی هەرم بەرنامەیە گەر ئێمە گوێ لە یەکتری بگرینەوەوانە پشکامێرە بەرنامەکە باشتر دەچێتە پێشەوە باشتر لە یەکتری تێگەی لە هەموو ئیشێکیژە ئاوایە ینی چایچی و وەستا و شاگردەکەی ئەبێ گوێ لە یەکتری بکرن ئەگەر نایشەکە بە باشی ناڕوە. بۆ چیرۆکی کارکتەری میران و سەما سێرەکەی خەتێکی خۆشەویستی هەیە بە شێوەیەکی گشتی بە بتوێت و نەتەوێت ئێمە ملەتێکین خۆشەویستی لە لامان شەرمە بە دزیەوە ئەکرێت یعنی مجارانی کە ڕاگەڕق و قسەی نەشیاوە ئەوە بێت ئاسانترە بۆ وتن بۆ دەربڕین بەڵام قسە خراپەکانمان بە ڕۆژی ڕووناگەکەین و خۆشەویستیەکانمان بە تاریکی و بە شەرمێکەوە ئەیکەی لە نووسینی دایالۆگا بەڕاستی زۆر مناقەشەیەوەمانە کرد ڕاست ئێمە خاوەنی داستانی زۆر گەورەین لە مێژووی کووردا بەڵام بە شێوەیەکی گشتی تۆ بتێ خۆت بەراوردکەی لەگەڵ میلەتێکی وەکو فەڕەنسا وەکو کەم و ئەوە نییە باشی میلەت لای من میلەتی کووردە زۆر شانازی پێوەکەم لە کولتوری لە فەرهەنگی ئەو زیاتر خەتە هەورامیەکەمە بۆیە ئەوە زۆر تۆخیەکەمە لە سێری دایالۆگەکانەکەی زۆر ئەمی دانیشتنەکە کاک دڵشاد دەتم کاک دڵشاد زۆر ڕۆمانسی نین زۆر سەرڕاکێژ نین دایالۆگەکان یعنی لە ئەخیرا وتی منش کە خۆشەویستیم کردو باوەڕکە بێسارم بە شەرمەوە خۆشەویستیم کردو بە شەرمەوە نامێکم ناردەوە بۆ خۆشەویستەکەم ئەمە ڕەنگ ئاهاتەوە ینی لە دەڵبڕینی هەست و سۆز و تەنانەت ڕەنگاتۆ لە قەڵەمی سەناریستەکانی لەبەرەوەی تۆ لە ناو مودیەکە ینی شەرمێکمان هێشتا هەر پێوە دیارە بەڵام بێ ئەو شەرمە بشکێنرێ لە چوارچێوەی کولتوری کۆمەڵگای کوردیە کە هەیە کورد هەر بە سروشتی خۆمان وە زۆر شتێکی ئاسایی ئەومان قبول بێت تۆ زەمیلەتێکی ڕقین ڕۆمانسمان زۆر کەمترە لە چاو بابەتەکانی ترە ڕەنگە وڵاتانی چواردەوری خۆمانیان وڵاتەکانی دنیا ڕۆمانستر بن دوو خۆشەویست دوو عاشق بێکەوە قسەکان قسەی عاشقانەتر بکەن شعریتر قسە بکەن بەس ئێمە زۆر ئەو هینەمانتیانە تۆ زەمیلەتێکی ڕقین بەڕای من زۆر چوونە ناو بابەتی ڕۆمانسە و زۆر شعر و شانامەوتن بۆ یەک ڕێک ئەمانگەیەنێ بۆ شوێنەی کە ئیتر ئەها وا کاکە خەڵک سێری ئەکا دەڵێ نا کوردوانی ئێمە وانی ینی ڕێک ئەوەیە کابێت لەگەڵ کۆمەڵگەی ئێمە گونجاوەیەکێکە لەو خاڵان یەکشتی بچوو کە ئەڵێم خۆشەویستی مەقسەدم لە شێوازی لەمسات و دەستگرتن و نزیکبوونەوەنی ینی مە وڵاتانی چواردەوەرمانەیە دیمەنێکی ڕۆمانسی زۆر جوانت بیشانەیە بەس لە ڕێگەی سیرکردنیەکەەوە بەس لە ڕێگەی سوڕەیەکەوە بەبێ حیوار یعنی هەموو جاگەش کەوتومە لەسەرەوەی کە گریاوە مەڵاسێ قورسترین نواندنەکان و ئاکتین بۆ ئەکتەر ئەوەیە کە لەناو بێدەنگیا بێت کە دایالۆجی نەبێت لەلای منەوە زۆر قورسینە هەر بەشێک لە ڕۆڵگەڕان لە جیهانە بەڕاستی هەر ئەو ڕۆڵگەڕانە بێدەنگەیە زۆر قورسەکە پەیامەکەت ئەگەین بەڵێ سینەوە لای پرسیارەکەی بەڕێز فەرموویستی بڵێسی سپاس بۆ ئێوە جا ئێستا هەرویستم لەسەر ئەوەی کە کاڵێخان باسی کردوتی بۆ نمونە ئێمە زۆر دەربڕینمان نییە ئێستا تاکو ئێمە فێری ئەو دەربڕینابین ئێمە زۆر جار هەر لە با بڵێن چیرۆکە ڕۆمانسیەکانی خۆشمانە لە مێژوە ئەبینین نواندویان با بڵێن بە قسە نەبووە بە کردار بووە هەر ئێستاشە پیاوانمان هەر زۆر وایە زۆر جاربوونەوەە ئەچێ شتێک لە دەرەوە ئەکڕای هەر لە ڕۆژی نایە بژنەکە بڵێ کۆنوا بوو بە مناڵەکە ئەیان ناردەوە بۆ دایکلێتەماتە بە خۆشەویستی زانێتوای لێ نەکەین بۆ نمونە گوڵێکی بۆ ئەکڕای بەڵام مڵێەوە بۆ تۆیە ئیتر بۆ نمونە لانەیە ئەوانەی تر نێ زۆراوە بە ڕۆمانسیێتەوە بە دوو سەڕستەی ڕۆمانسیۆ پێی بڵێ لا دوایە تاکو ئەگەینە ئەو قۆناغا ئەبێ ئێمە هەروە بۆ نمونە لەگەڵی بڕۆین یان ئەبێت سینەمای ئێمە تۆزە گۆڕانکاری بهێنێت بەسەر دەربڕینەکانمان ئێستا نە دەربڕینی خۆشەویستیمان لە هەموو ڕۆیەکەوە ئەبێ سینەما یارمەتی دەربەدیان نەبێ سینەما لەگەڵ کۆمەڵگایە بڕوە خۆی ڕاستی هەموو هونەرمەندەکان و هەمووی
ڕاگەیاندن لەگەڵ هوەرە ینی ئەمانە میلەت ئاراستە ئەکەن زۆر کاریگەری هەیە یعنی ئەمە بەڕاستی بەزەمە شۆڕشی ئەوێت بێ هوەرمەندەکە بە شێوێکی گشتی ڕۆشن بیر بێت ڕۆشن فکر بێت کێ ڕۆشن فکر بە سیناریستمان دەرهێنەرمان ئەکتەرەکانمان بالفعل ڕێک ئەوەیە یعنی ئێستا تۆ بتێت و نەتەوێت بینەرێکی زۆر وشیار و زیرەک و عەقڵ و زۆر باش و وردمان هەیە بەڕاستی یعنی لەوانەیە تۆزێ بۆ هاوپیشەکانی خۆم تۆزێ ڕق بێت مندان بۆیانە میلەتی ئێمە زۆر لە پێش هونەرمەندەکانی خۆیەتی زۆر عاقڵتر زۆر وریاتر لەبەرەوەی دنیاکە گۆڕامە بینەری هەشتاکان و نەوەدەکان نییە لە ڕووی چیەوە لە ڕووی بینینەوە یعنی مۆبایلەکەی دەستی ئایپادەکەی دەستی ئەتوانێت ئەگەر فیلمێک گەستە لە کۆڵەمبیا باشتر دەرچوو بێت ئەو ئەیبینێت فیلمێک لەو پەڕی دنیا بێت لە چاینا بێت لە کۆریا بێت ئەیبینێت اینجا کێشەکە بەراوردکاریە و حەقی بینەریشم خۆ دەزانی کات تۆزێک سەریع بووە ینی ژیان لەسەر کەس ناوەستێت ئەو دانیشە بە دیار 5 دقەی درامایەکی منەوە کادەیا بە شتە یعنی نەموو جار وتمە لە فیلمەکانمان لە شانۆکانمانە چوومەتە سێری شانۆم کردووە خۆم شانۆم کردووە ینی ئەڵین بەڕاستی بینەری ئێمە بە ئەخلاقە بەمانای کەلیمەوە زۆر جێ ڕێزن بۆ ئێمە ئیشێک سێرەکەی لە ئاستی بینین خوارکەم تریشە بەس دانیشە بە دیارتەوە هەڵ ناسێت بڕوە ئەم ئیتیکە لەناو کوردەواریە ئاوا ینی چۆن تۆ میوانێکی میوانەکەی زعاجە بەڵام تۆ هەر بۆی پێەکەنی هەر هەنارەکەی بۆ دانیت هەر خزمەتیەکەی هەر چایەکەی تێ ئەمە ڕەنگی یاوەتەوە بەس بالفعل ئەبێت ورتر باشتر قوڵتر بە تایبەت لە سیناریوە ینی قسێکی زۆر باوی کۆگە ئێمە زۆر تازە نێڵێ ئەگەر تۆ ئیشێکی باشە دەبێت فیلمێکی باشە بە سێ خاڵی تیاابێت سیناریۆ بۆ منی ئەکتەریش ئەگەر سیناریۆکی زۆر باش و بەهێز هەبێت کارکتەرەکەی من بەهێزە کە کارکتەرەکە بەهێز بوو منیش بەم تەمۆح و خۆشەویستیم و ئیشی لەگەڵا بکەم هەمووی مەچە بێت و ئینتاجێک و بەرەمێکی زۆر باش دروست ئەبێت لایت لەولاوە کامێرەمان لەولاوە مخرج لەولاوە مایکەپەکە یانیشی تیمۆرکە هەمووی پێکەوە ئەڕوا یەکێک دواکەوێت زەرری خۆیە بێت مشکلی خۆی ئەنێتەوە لە ئیشەکەیە دراماکە بینەڵی بۆچی و ئاوا فیلمەکە بینەڵی وڵای خۆمی باش بوو بەس بۆچی ئەوە ئاوا بوو یەکسەر نقطەکە دیارە کێشەکەی ئێمە ئەوەیە چۆن ئەڵێ لەو حەیەکی ڕەش هەیە لە ناوڕاستیا نقطەیەکی سپی هەیە خەڵک بەس نقطە سپیەکە بینێ ئەوە ڕەشیە نابێن یا سپیە نابینێت کاتە هەر لەم نقطە ڕەش و سپیەوە هەمیشە لەواتەوە بوتێت کاڵێت هەتاوەکو ئێستا جوانە دراماکانی خۆمان کارە سینەمایەکانی خۆمان هەندێک خەلەلی هەیە هێشتا نەگەشتین بە ئاسە جیهانیەکان جەواب من هەر لەبەوە دەست پێ بکەم کاک بەساران تۆ خۆت ئەزمونێکی زۆر باش دێ لە فیلمی سفرنەوە بەشدار بوویت لە فیلمی ئالودەیە بەشدار بوویت و 2 ساڵ پێشەسە پێشکەشکاریش بووی هەر لە کەناڵی خۆسات هاوکاری خۆمان بووە باش بمەرەوە خۆی هێشتان پێ نەوتم لەکوێ لە لێرەکە بەرنامەکە ئالێ مەزانی والله زۆر باش ماشەڵڵا ئێستا تۆ لە بەرنامەشە مەجای ئێمە نای جا چ بگابەوەی کە بەرنامی خۆ پشتیوانە عینەشت سەری ساڵ بوو ئالە و گوندەکە بەرنمەیەکمان کرد هەر ئێوەش تۆشی چوار پێشکاری تریشی تیا بوو دوای کە تاوەتی ماڵە ئاوا بێت تۆ خۆ بووی بە پێشکەشکارەوان بوو بە میوان پێنج پێشکەشکار بووینەوە ڕۆژ من بە منەوە هەستاکەم کێشەمەوە ئینەرجە بێت ینی زۆر ئینەرجەکە هەیە بێت کۆنتترۆلی کەم بە حساب کۆنتترۆڵم دەستی لێمەیە بە خۆم دوتون بێسان عقڵی چوی بۆ بەرنامەکە زۆر قسە نەکەی دەست خۆشکاتەکە سەر پرسیارەکە لە ئێستا بە خۆشحاڵەوە لەوەی کە گرنگێکی زۆر بە بواری سینەما بە بواری کاری هونەری ئەدێت لە هەرێمی کوردستانە بەسەر لەکوێیان هێشتا ماومانە وڵی خۆ هوەر یعنی بەحرێکە شکسپیر بە هەموو گەورەی خۆیەوە بە هەموو کەشفە گەورەی کە لەناو ئەدەبیات و لەناو داقەکانە وتی من تنۆکێکم لەناو بەحرێکە یعنی هوەر بنی نییە تۆ هەتا بڕۆی وەکو ئاوڕەکەی ئۆرفیوز هەیە ئەفسانەیەکی وەرانی زۆر درو درێژە ینی هەموو جارێک هونەرمەند ئاوڕایەتەوە بۆ کاری کە کردوێتی ئەوە نییە کە کردوێتی ئەو گۆرانە نییە کە ئەدایی کردووە پێشکەشکارەکەڵێ ئەو بەرنامە نییە کە من پێشکەشم کردو ڕەخنەگر بێ لەسەر خۆی بالفعل ڕوخێنەر نابەڵام ئینەرجی با بەخۆی وەکو خۆم کاڵێ خان چەند کەس خوا لێ پرسیوتی ئەخیر بە یەکە گەنیاننا زۆر نامە تەلەفۆنیانەکەی تەلەفۆنیشانەکەی وەڵی ئەمسان ڕۆژە بۆ کۆمنت بە مەسێج بۆ ئەکاونتەکانمان زۆر ڕاست ئیتر مەشاڵێن چاوەڕوانی وەڵی بەداخەوە ئەو بەجاتە کە دابین کرابوو بۆ ئیشە یعنی هەر ئەوەی پێ دروست ئەکرا و تەواوی ستافەکە وەکتەران و پشت کامێرە هەمووی بەڕەحێتێکی هاوڕێیانەوە یعنی لەم قۆناغەیە زۆر قورسە تۆ کات و ساتی خۆت و مانگە دوو مانگ خەریکی ئیشێ بە لە ڕووی ڕاستە معنەوێکەوە ئەرکە کە ئەبێت ئەوکەی بەس مناڵەکەمەوە نازانێت دوجار ژیان قورسە بەعنی قیسی شۆقەکەەوە نازانێت ڕاستیە نەزانی ینی لە ڕووی بەجێتەوە لە زۆر هەمووی بەخۆ بەخشی و
بە بڕەپارەیەکی زۆر زۆر ڕەمزی بەس لە پێناوی ئەوەی کە ئەو ئیشە بکرێەوە ئیشەش دوودانە ساڵ بەڕاستی دواکەوت بۆ کۆمەڵێ کێشەوە کە بودجەکەم بووە و بەڵام دوجار کە کورسات هەرواش بۆ هەر سەلماندی کە ماڵی هەمووانە لێرە زۆر 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 سپاسی یارمەند و بەڕێوبەری کورساتەکەم بەڕاستی کە دەرگایان واڵاو چونکە کەناڵە ڕەسەنەکە هەر کورساتە کەناڵی دایک هەر کورساتە ئەو کەناڵی کە بەبێ کێشە تۆ لە ماڵەوە دانیشیت یخیتە سەر کورسات و ئەچیتە دەرەوە کێشە نییە ئیتر با مناڵەکان سێریکەن ئەنی شتێکی بەرنامێکی وایتیانێ کە تۆ حەزەری لێ بکەیت سپاس بۆ شەڵا کە ئەم جارە ئیتر با بڵێن ئیشەکەتان نەوەستێ بۆ بەشی دووهەم پرۆژەکە بخرێتە ئێوە حەزەکەن بۆ یەکتری بینم سەما و میران ئەو دوو کارکتەرە والله هەموو چیرۆکێکی خۆشەویستی بنیام حەزەکە ئەنجام ئەی بۆ ئەڵێن خۆشەویستی ڕاستەقینەوە بۆ یەکتری نەبن چێ با ئەم چیرۆکە ژوابێت ئیتر نایە ئومێدمان مەکە لە ئێستاوە پرسیارەکەم پرسیارەکەم خۆی هەموو کۆتاییەک لە فیلمە ئێمە هەر نەبێنەبێ بەڵام هەواڵش گوناحە بەخۆ ڕۆژخەڵاتی وان حەزەکەن ئەنجامەکە خۆش بێ لە کۆتاییە کاتێک شڵا بگەن بە یەک تۆنێستا هەم میرانیش لە دراماکار گوناحە بەڵام هەواڵش گوناحە لە بەروی سەمای زۆر زۆر خۆشەوێت ئێستا مەسەلمان لەشەوە دەعابەکەمیان کەین نازانم هەواڵش هەیە گوناحە ئەویش خۆشەوێت ئیتر لە ژیاتی هەواڵێ خۆی ئێستا داستانە گەورەکانی لە ئەدەبیاتی ئێمەیە سێری مەموزین کە بۆ یەکتری نابن شیرین و فەرادە بۆ یەکتری نابن خۆی ئەڵێ نەگەر بۆ یەک وایەتت هەرجیا بوونەوە ئەزانی چی بۆ یەکتری بن دوای 6 ساڵم بە خوشک و برا ئەوەیە نازانین قەدری یەک بزانین نازانین ئەو گەورەیە کە دەستمان کەوتووە ئەو مەزنی خۆشەویستی چۆن ئاگامان لێبێ بیپارێزین کە ئاوای لێ ئەو چیرۆکێکی کوردەیە ئەگەر کاتەکەی نەکەم کاتمان نییە یەک دقەمان ماوە نیو دقا ئەوەی مکەی ئەڵێم فەرموو برادەرێک سێرەکە لەگە کەپڵەکایەتی هێن و ئەڕۆن و پێ ئەەکەن و چنە مەتعام و نازانم چی و چێشت ئەوە نیە نانەخۆن و ڕسمەگرن شتان دوای ماوەیەک سێرەکە کچەکەی نەماوە لەگەڵا ئەڵێ چی بوو جیا بوون ئەڵێ نا زەواجمان کرد زەواجی کرد نایباتە دەرەوە ناستنە دەرەوە باش نییە ینی دوعا نەکەین دوعا نەکەین هەیە درامای کە سیرەکەی ئەمەنە نواندنەکان واقعی یعنی کەسەکان لێ ماڵەوە دەسەکەن بە دوعا و نزاکردن یا بە دوعای خێرکردن ئەی یا ڕەبی مەسەلەن خوا خێرە نووسێوات کرد ئەی یا ڕەبی خوا بتان لەم درامای تووشیەوە بوون ئێمە ئەوە ناڵم لە یەکەم هەڵقەوە هەمووی دوعای کردەوە دوودانەبێکە هەمووی لەبەرەوە دانیشتوە سەریانەکەن خۆی پرسیارەکانی زۆر بێکە بمانێ ئەو دوانە دەیەکەکەن ینی مەرامیان زۆرتر ئەوەیە کە داوای وەرزی دووەمەکەنەوەی کە بزان ئەم دوو عشقەتی لێت خۆی خۆشەستەکەم عشقی جوان بێت لە وەرزی دووەمیشە زۆر سپاس وڵا وەرزی دووەم زۆر زۆر پڕ لە ڕووداوە پڕ لە شتی چاوەڕان نەکراوە کۆتاییەکی زۆر ینی سەرمان ناپرژێتە سەر سەما و میران هەرد شتێت ڕوئەیە لەم بینە یەتەوەی خۆی لێرە دەست پێەکە سپاس بۆ ئێوە